ازدار مولود صابر و برای گشتی بانکین بازرگانی لهرما کردستان لگل مده به رزدار صابر تو بخیر هاتی سپاس با آمده بونا و امج بانکا نشتیمان دست پی بکن رزدار مولود امج بانکا نشتیمان دست پی بکن بانکا که هیبیه کامازن لسر هاتیه آواکرن ده جه خواده گهشته چه قناقه که بکن زور سپاس بو در فتح خوش حالا سپاس با آمده بونا لخدمتان دام بانکی نشتیمان همو ئەو ڕێکارانەی کە پێویست بووە لە هەرێمی کوردستان تەواو بووە. یەکەم بەیانی تەسیس لەلایەن جەنابی زۆر بەڕێز وەزیری دارایی و ئابووری واژوو کرا و لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان لە هەولێر تۆمار کرا و لە ڕۆژنامەی وەقاعی بڵاو کرایەوە. باشە هەموو ئەو ئەولیاتانەی کە پێویستە ئەو بەلایەنەی کە پێویستە ئێمە ڕەوانی بانکی ناوەندی عێراقیمان کرد و ڕەوانەی بەڕێوەبەراتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان کە وەزارەتی بازرگانی عێراقیە گەیشتە بەردەستیان. باشە بەرسبەوە چێ؟ ئەوان هەموو ڕازین بە دامەزراندنی من پێشەوەی بێم ئەوڕۆکە قسەم لەگەر محامیەکەی خۆمان کرد پارێزەرەکەی خۆمان گوتی لە کەم ڕۆژی دەوامی بانکی ناوەندی عێراقی ڕەزامەندیەکە لە بۆ من دەنێریتن یعنی هەموو شتێک تەواو بوو. ساڵە نودا؟ بەڵێ لە ساڵە نودا یەکەم دەستپێکردن مزجێنی دەدەمە خەڵکی هەرێمی کوردستان لە ڕۆژی یەکەمی دەوامی فەرمی لە ساڵی 2024 پارێزگاری ئێمە پارێزگوتی یەکەم جار نوسخە بۆ جەنابەت دەنێرم کەوا ڕەزامەندی وەرگیرایە. باشە ئەvە بووە چ گەهینە بانکا نیشتیمان زێدەتر باوایکی بەرفرەتر دل خزمەت تێدا بە چ ئارمانجە نوێ یەن مازن هەنە یەکەم پێنگاف چ ئەنجامێکەوەی دەهەبە؟ خۆی دامەزراندنی بانکی نیشتیمان یەک لە چاکسازیەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە. کابینەی نوێیەم دەیەوێت چاکسازی لە هەموو کەرت و هەموو بارەکاندا بکە. جا لە کەرتی بانکی دامەزراندنی بانکی نیشتیمانە. بانکی نیشتیمان زۆر سوود و کەلک بە هەرێمی کوردستان دەگەینێت و بە هەموو چین و تۆژەکان دەگەینێت لە کەسێکی ئاساییەوە کە موسەیەکی لەوانەیە 200,000 وەربگری تا ئەوکو گەورەترین وەبەرهێن لە هەرێمی کوردستان هەرچی چین و توێشەیە لەو هەرێمە سوود لە بانکی نیشتیمان وەردەگرن چونکە بانکی نیشتیمان دەبێتە هۆکارێک لە بۆ وەبەرخستن و وەبەرهێنان لە هەرێمی کوردستان یعنی ئێمە دەتوانین بانکی نیشتیمان بکەینەوە بە ڕووی دەرەوەی هەرێمی کوردستان چونکە گرفتی ئێمە لە حکومەت چییە ئێمە تەنها کاری ناخۆیی بانک دەکەین ناتوانین لە ڕێگای دەرەوە حەوالە بکەین یان وەبەرهێنان یان ئێڵسی بکەینەوە بۆیە کردنەوەی بانکی نیشتیمان ئەو هەنگاوێکی ترە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناوێتی بۆ چاکسازی لە کەرتی بانکی و بتوانین شان بەشانی ئەو بانکە پێشکەوتوانە کاری بانکی لە هەرێمی کوردستان ئەنجام بدەین. باشە زانیاریەک هەیە بە دامەزراندنا وێ بانکێن حکومی دهێنە کێمکردن ئەف پروسە بچ ئەوەی دەهێتە کێمکردن بۆچی دهێنە کێمکردن بۆچی دێنە کەمکردن بەخۆی ئێمە بانکەکانی ئێمە کە 94 بانکە کاری زۆربەیان کاری دابشکردنی موچە دەکەن ئێمە لە قۆناغی یەکەم دابشکردنی موچە لە بانکان ناهێلین لە ئەژماری من کە ئێستا دێنە سەر ئەژماری من ئەژماری من چارەسەری دابشکردنی موچە لە هەرێمی کوردستان دەکات یعنی هەر کەسێک کە موچە لە حکوومەت هەرێم وەردەگرێ بە کارتێکی تایبەتی خۆی لە بانکە ئەهلیەکان سەری ماگ موچەکەی خۆی وەردەگرێت کەواتە ئێمە ئەگەر ئەو کارەمان لە بانک نەهێشت بانک چ دەکات لەو کاتەی تەنها کردداری بانکی ئەنجام دەدات و کردداری بانکی بەڕاستی پێویستی بۆندە بانکەنی لە هەرێمی کوردستان هەبێت بۆ یەک هەردوای ئەوەی کە ئێمە موچەمان کردە ئەلکترۆنی و لە بانکە ئەهلیەکان وەرگیرا کار دەکەین لۆ ئەوەی کەوا بتوانین باقەکانی خۆشمان کەم بکەین. باشە کەدا ئەم بینە سەر هەژماری من زیدەتر باخ بژکەرەمە خوا لەگەڵمە ببینە ئەمە زیدەتر لە سەر وێ و سەر پروژەی گەشانەوەژی ڕابوەستین ئەم ژە هەژمارێ من یەک ژە وان پروژەیانە کۆدە ساڵە 2023 دە پروژەیەکە داراییە ژالی حکوومەتە هەرێما کوردستانی و هاتە دەستپێکردن کە تاوارێ جێبەجێکردنێ دە یەکەم جار وەکی قۆناغا تاقیکردنێ دە هاتە دەستپێکردن ji قۆناغا تاقیکردنێ نەها دەرچوویە سەرکەفتن بە دەست خستیە بە ئاوەیەکی کۆ عێراق jî çav لە هەرێما کوردستانی دike بۆ جێبەجێکردنا vî سیستەمی دەمێن پێش